سلطانم جا ئەگەرەو بە من ناقایلە سەد کەڕەتە من پەشیمانم چیش دەرێدایە لۆیە شووی ناکەم دایە خەزێمێکی گەورە و گرانی لە لوود ناکەم غەزالیارەکەم مەرگە مردنە ژیانە سەفەر بەلەکە نیزامە قورعە کێشانە جا من بە حەیرانەکەم خۆم قەزار باری دەستیەمە و نامەردوونە کەس بەچەیە کورە بابەکەی بابم دەگەردایکەم لای پرسیم ڕۆڵەوە 24 ساتانە چی دەکردنە ڕادەبوورەی دەرێم دایەسم بە وەڵاو بە بیلابێ بە سفتی قوڵۆڵا بێ ئەوە 24 ساتانە ڕادەبوورێم لەبەر دەرکی قارەمانانێ بابەکەی بابم لۆیە لۆی نەمایمە